بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو گرفتانەی کە بۆ هاوڵاتیان هێرێمی کوردستان دروست دەکرێت لە کۆنسڵخانەکان بازانین گرفتەکان چییە و بۆ دروست دەکرێت چارەسەری چییە و زیاتر ئەو گرفتانە خۆی لە چیدا دەبینێتەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەمیدی مافەروەر سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی کاک سالار سڵاو لێبێ بەخێرهاتی سەرچاو زۆر بەخێر بێ کاک سالار ئەو گرفتانەی کە هاوڵاتیان باسی دەکەن بە خۆتان گەشتوتەوە ئەوەی کە ئێوە ئاگادارین گرفتەکان زیاتر چین خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ ئێمە لەسەر ماڕپەڕی بەڕێوەبەراتی پاسپۆرت سلێمانی کۆمەڵک گرفت و کێشە ڕوبەڕوومان بۆتەوە هاوڵاتیان لە دەروی وڵات لە ئەوروپاوە بۆیان نردوین و بە دوادوستونمان بۆ بابەتە کرد چ لە سەفارەت و قونسوڵێتەکان چ لەلایەن هاوڵاتیان پەیوەندیمان پێوەکردن و ئەمڕۆ پێشەوەی بینە خزمەتی جەنابەت ماوعیدمان هەبوو لە نوێنەرایەتی یا لە مەکتەبی پەرلەمانی عێراقی لە سلێمانی و لەگەڵ 5-6 پەرلەمانتاری بەڕێز کە تا کۆبوونەوەمان کرد و هەروەها پەیوەندیمان بە سەفارەتی عێراقی لە بەرلین کرد لە قونسوڵێ لە فرانکفۆرت هەروەها سەفارەتی عێراقی لە بەریتانیا لە لەندەن کێشەکانمان ئاڵوگۆڕ کرد و باسمان کردووانە و شێوازی چارەسەرکردنیشمان باس کرد لەگەڵ بەڕێزانە و پەرلەمانتارە بەڕێزەکان کە لە مەجلیسی نوابی عێراقین وعدیان داکەوە کە چوونەوە بەغداد بچنە وەزارەتی دەرەوەی عێراق وەزارەتی ناوخۆ و بە دووەداچوون بۆ ئەم کێشانەی هاوڵاتیان بکەن لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی بتوانن چارەسەری گونجاوی بۆ بدۆزنەوە. کێشەی هاوڵاتیان لە کۆمەڵی خاڵا خۆی بینێتەوە خاڵەکان لەوەیە بۆ نمونە هەموو ئەوروپا دێنە ئەڵمانیا هەموو ئەوروپا بە هەموو وڵاتەکانەوە دێنە ئەڵمانیا و جالیشی عێراقی زۆر لەوانێ 1-2 ملیۆن عێراقی لە دەرەوەی وڵات بن لە ئەوروپا بن هەمووی دێتە ئەڵمانیا بۆیە سەرەکەی فریاناکەون تەختیەی یا خزمەتی ئەو هەموو هاوڵاتیە بکەن ئەمە کێشەشی زۆر گەورەیە مەفروضە حکوومەتی عێراقی بیرلەوە بکاتەوە کەوا لە شوێنانی کەش لە وڵاتانی کەش نزیک هاوڵاتیەکان لەو وڵاتانش قونسولیات و سەفارەتی کە بکاتەوە بۆ ئەوەی لە نزیک خۆیان بیان کە بەخاوەنی پاسپۆرت و کارتی نیشتیمانی کێشەیەکە کە ڕوبەڕوویانە بێتەوە ئەویش ئەوەیە حەجزی ئەلکترۆنی کە دێن مۆعید وەرگرن بۆ مراجعەی سەفارەتکەن ناتوانن سەرەکەی مۆعیدەکە کە ئەکرێتەوە سیستەمەکە ئەکرێتەوە بۆی مۆعید وەرگێ تەنها 3 دقەیشەکە لە 3 دقەیە پڕەبێتەوە ئیترە بێت چاوەڕێکە بۆ هەفتەیەکە زانە 3 دقەکەی بەرێکەوێت یا بەری ناکەوێت بۆ ئەو کێشەیەکی گەورەی هاوڵاتیان سەرەکەی ناتوانن مۆعید وەرگرن بچن بۆ سەفارەت بۆ ئەوەی ببن بەخاوەنی کارتی نیشتیمانی یا خزمەتگوزاری پاسپۆرت یا شتێکیکە خاڵێکی کە ئەوەیە کە لە فرانکفۆرت ئەسڵ مۆعید نییە ئەبێ خۆت چی سەردان بکەی مۆعید وەرگری بۆ بنووسن و دوایی تەلەفۆنە بۆکەنەوە کاتیچکە ئەگەر تۆ تەلەفۆنەکە لە بەردەسا بوو جواب بدایەوە باشە جواب بدایەوە تەواو فەوتا ئەبێ جاریکە دیسان بڕۆیتەوە ئەوش کێشەشی زۆر گەورەیە کە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە خاڵێکی کە ئەوەیەکەوە بۆ نمونە ئێستا ئێمە بەس لە دایری جیاوازات سلێمانی ڕۆژانە 500 مۆعیدمانەیە 500 بەس مۆعید بێزگەوەی دەرەوەی مۆعید ئەوان لە هەفتەیەکە 250 هاوڵاتی بەڕێخن ڕێژەکە زۆر کەمە بۆ ئەو هەموو هاوڵاتی جالی عێراقی کە لە هەموو ئەوروپایە مەفروضە زۆر زیاتر بێت تاکو توانین خزمەتیان کەن و فریاکەون کێشەکە لە وەزارەتی ناوخۆی عێراق و لە وەزارەتی دەرەوەیە بەڕاستی ئێمە دراسەیەکی باشمان کرد بەشێکی لە سەفارەت و قونسوڵێتەکانە بەشە زۆرەکەی لەوەیە چۆن لەبەرەوەی هاوڵاتی کە ئەچێتە سەفارەت لە بەسەرەن ئەڵمانیا لە بەرلین یا لە فرانکفۆرت سەرەکەی 2 کۆمپیوتەر دانراوە بۆ سیستەمی پاسپۆرت 2 کۆمپیوتەر چەند هاوڵاتی بەڕێخات لە ڕۆژی وا کار کۆمپیوتەری 20 هاوڵاتی بەڕێخست مەجموعی 40 کەسەکات تۆ باسی مەلاین هاوڵاتیەکەی بۆی ئەبێ ڕێژەی کۆمپیوتەرەکان زیاد کرێت لە 2 کۆمپیوتەر بکرێت بە 10 کۆمپیوتەر زیاتر بێ سەروی 10 کۆمپیوتەریش بێ بۆی بتوانن خزمەتی ئەو هاوڵاتیانەکەن بۆی دەرگای مۆعیدیش بکرێتەوە بۆیان هەروەها پێویستە مۆزەفیان بۆ زیاد کرێ کێشەی سەفارەتەکانی عێراقی چییە سەیرەکەی بۆ نمونە لە هەندێک وڵات جالی عێراقی زۆر کەمە بەڵام مۆزەفی سەفارەت زۆرە بۆ بینایی سەفارەتیش گەورەیە لە هەندێک وڵاتی کە جالی عێراقی زۆرە بەڵام مۆزەفی کەمە سەفارەتەکە و بیناکەشی بچکۆلەیە جیزە و پێداویستیشی لە بەردەسانیە یعنی تەناقوزێکی زۆرە پێویستە وەزارەتی خارجی عێراقی یاعادەی تەوزیعی مۆزەفەکانیش کاتەوە باشە کاک سالار یان ئێمە زیاتر ئەو کێشانن کە ڕوبەڕووی هاوڵاتیانە بنەوە لە دەرەوە لە دەرەوەڵات لە ناوخۆش هاوڵاتیان کێشیان هەیە ینی بۆ نمونە ئەمڕۆ هاوڵاتیەک پێوتم کەزانی بەڕێزت با بڵێن میوانی لە بەرنامەکە ئەماشی بۆ کرد وتی من بۆ نمونە بۆ خێزانم کە
با بڵێن داوای فیزەمان کردووە هەموو مەرجە یاسایەکانمان تێدا بووە هەموو مەرجە ئەو مەرجانی کە داوایەکەن ینی دوای ماوەیەکی زۆر یەکەم وەڵامە دەدەنەوە کە وەڵامیشە دەدەنەوە ڕەڤزیێتەوە زۆرینەی ڕەڤزیێتەوە ڕەڤزەکەش بەرمبنایەکی قانونی نییە ینی بۆ نمونە دەڵێ فڵان شتێت لە ئەوراقەکانە نییە کەچی لە ئەوراقەکانە ئەم بابەتی تایە کە ئەو داوای کردووە ینی وەکو دەڵێ کرم و کێشە زۆر بە وڵاتیان دروست دەکرێ وەڵامیان نادرێتەوە ڕەڤز ئەوە لە دەسەڵاتی وڵاتەکە خۆیەتی بەڵام خۆ بێ بنەمایەکی یاسایی هەبێ بنەمایەگە بێ بۆی کە ڕەڤزەدرێ بە هاوڵاتیەکانمان بەڵێ ئەو کێشانش هەیە لێرە بەڕاستی بەڵام سەبارەت بەوەی کە ڕەف زەکرێ هۆکارەکەیان وسێ دەڵێ ئەو شتە ئەو برگێت نوقسانە ئەبێ ئەو هاوڵاتیە دیسان برگەکە تەقدیم کاتەوە و شەکوای خۆی تەقدیم کات و دووبارە بچێتەوە ئەو شوێنە بۆ ئەوەی جوابی بنەوە ئەو کاتە بۆ جوابەکە ئەوان پەیوەندی بە وڵاتەکەی خۆیانەکەنەوە لە ڕێگەی وڵاتەکەی خۆیانەوە جواب بدرێتەوە لە ڕێگەی سەفارەتەوە زۆر کەسیش هەبووە ئەو بابەتەی هەبووە کە چوەتەوە دووبارە و اعترازی نووسیوە کەوا من دۆکۆمنتەکەم هەبووە داواکەم پیاچوونەوەی تیا بکرێت دووبارە تەقدیمی کردوەوە وەڵامی بۆ هاتوێتەوە ئەوە هەیە بەڵام ئەبێ ئەو هاوڵاتیە بەڕاستی پشتە سوور بێ و کۆڵ نەدات و دووبارە بچێتەوە و شەکوای خۆی تەقدیم کات و اعتراز بنووسێتەوە باشە کاک سالارێکی تر لەو گرفتانە ینی هەندێک جار دەوترێ فەرمانبەر لە نێو کۆنسوڵخانەکانە نییە کە بە کوردی قسە بکە ئێمە لە هەرێمی کوردستانین ینی هاوڵاتیەک دەچێت داوای فیزە دەکا مامەڵەیەکی لەوێ ینی کەسی لێ نیە تی بگەێنێ بەڵێ ئەو شتانە هەیە بە تایبەتی لە دەروی وڵات ئەو کێشە هەیە هۆکارەکەشی ئەوەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کەوا داوا کراوە کە مۆزەف دامەزرێ لە وەزارەتی خارجیە و دەورە ببینێ و دوایی کە چووە تەوزیعکرێن بە سەفارەت و قۆنسوڵاتەکانە ڕێژەکەیان زۆر کەم بووە تەنها ساڵی پار نەبێ پێرار نەبێ کە ئێمە لە دەوازاتی سلێمانی خولێکمان بۆ کۆمەڵێک دەرچووی زانکۆکان کردەوە و هەوڵماندان تاکو توانین لە شاری سلێمانینەوە کەس وەرگیرە و لە کەرکووک وەرگیرا لە هەولێر وەرگیرا دهۆک وەرگیرا ئەم تیمێکی باش وەرگیرا ئەم جارە بە هیوای ئەوەی کەوا مەحەدی دیپلۆماسی کە ئەکرێتەوە ساڵانی داهات و کوردەکان دەرچووی زانکۆکان تەقدیمیکەن تاکو ببن بە مۆزەف و هەروەها لە داهاتوو شادوای چەندین ساڵە بن بە سەفیر و قۆنسوڵ لە وڵاتانە و جالەی کوردی لەو بتوانین سوودی لێ ببینە لە وڵاتانە بەڵێ باشە کاک سەلار پێشتیژم کێشانەری هەر بەردەوامە نێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ چی دەستان پێگەشتووە ینی ئەم کێشانەیەم هاوڵاتیانیان پێگەشتووە چی دەڵێن ئەوە ئێمە بەڕاستی لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکانی پەرلەمانی عراقیەوە کارمان لەسەر کرد بۆ ئەوەی بچنەوە سەردانی وەزیری خارجی عراقی بکەن وەزیری ناوخۆی عراق بکەن وەزیری خارجی عراقی پێویستە داواکاریەکەمان لە بەڕێزی ئەوە بۆکەوە ئەو سەفارەتانەی کەوا جالێ عراقی کەمە مۆزەفی زۆرە بیگوێزێتەوە بۆ مۆزەفەکان بگوێزێتەوە بۆ شوێنانەی کە پێویستێتی و جالەی زۆرە هەروەها داوامان لە کردووە لە وەزارەتی ناوخۆی عراق ژمارەی کۆمپیوتەرەکان چی پاسپۆرت چی کارتی نیشتیمانی لە وڵاتانە زیادکە معقول نییە دوو کۆمپیوتەریشکا بۆ ئەو هەموو جالێ زۆرە مەفروزە سەروی دە کۆمپیوتەریە بێ و هەروەها کێشەیەکی گەورەی کەشیان هەیە ئەنتەرنێت لەوێ زۆر خراپە یعنی تۆ سەیرە لە ئەڵمانیا ئەنتەرنێت خراپ بێ بۆ لەبەرەوەی ڕەبتە بە ئەنتەرنێتی عراقیەوە پێویستە حزمەکەی زیادکە ڕێژەکەی زیادکە بۆی بتوانێت داتاکان داخل سیستەمەکە کە ئەوەشمان داوا کردووە و کۆمەڵی کێشەی بەڕاستی زۆر هەیە لە وڵاتانە هەمووی گفتوگویەکی تەواومان لەسەر کردووە و لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان و هەرێکی نوسخەی خۆی وەرگردووە وەکوتم لەگەڵ قۆنسوڵ و سەفارەتی ئەو وڵاتانەیە ئەمڕۆ قسەیەکی دوور و درێژمان کرد گفتوگویەکی زۆر باش کرا و بڕیار بەڕێزیان کە چوونەوە بۆ بەغداد بچن سەردانی ئەو شوێنەکەن بەڕاستی من داواشم کرد لە خاڵێکە وتم پێویستە پەرلەمانتارە بەڕێزەکان بچن بە عەمەلی بە فعلی سەردانی قۆنسوڵێت و سەفارەتەکان کەن لە بەرلین لە فرانکفۆرت لە لەندەن و هاوڵاتیانی کورد ببینن لە وڵاتانە بۆی کێشەکان لە نزیکەوە جویان لێبێ و بچنە سەفارەت بە نزیکەوە تێی بگەن تاکو بتوانن کە هاتنەوە بۆ عێراق لێرە چارەسەری گونجاوی بۆ بکرێت جا هەنگاوی یەکەمیان ئەوەیە کەوا سەردانی وەزارەتی دەروی عێراق و وەزارەتی ناوخۆ بکەن بۆ ئەوەی بتوانین چارەسەری ئەم بابەتانە بکەین بێگومان ئێمە کە باز لە هاوڵاتیەک دەکەین دەڵێن هاوڵاتیەک ئەم کێشەی هەیە دەیان هاوڵاتی تر ئەم کێشانیان هەیە ینی زۆرن ژمارەکەیان لەبەرەوە ناو ناهێنین ڕەنگە وڵاتێکی زۆر ێستا بڵێ منیژەم کێشەیەمەیە ئەوە وەڵامەکەی چۆن وەربگرم بەڕاستی ینی ئێمە قسە لە کۆی کێشەی هاوڵاتیانەکەین ئەمە کێشەی دەیان هاوڵاتیە کە
دەچنە کنسڵخانەکان یان سەفارەتەکان وەڵام نادرێنەوە ئیشوکارەکەیان بۆ ڕایی ناکرێ وەکو پێویست زۆر جار گرەی لە فەرمانگەکانی خۆمانەکەین بەس بەڕاستی کاتێک هاوڵاتیان کێشەکانی خۆیان باز دەکەن لەوێ ئیتر ئەو کاتە تێدەگەین فەرمانگەکانی خۆمان چەند کاراسانی بۆ هاوڵاتیانەکەن یان ئەگەریسە بۆ بەراورد بکەین بە هەر بە بەڕێبەرایەتەکەیەوە کاکسەلەر ینی بیشوکار لای ئێوە چۆنە؟ زۆر جیاوازە لەبەر ئەوەی ئێمە یەکەم بە حزی ئەلکترۆنی ئێمە شەو ڕۆژ کراوەیە بە درێژەیە هەفتە لەوێست لە هەفتەیەکە 3 دقه ئاکرێتەوە لە ئەڵمانیا 3 دقه ئێمە شەو ڕۆژ کراوە 3 دقه ئاکرێتەوە خاڵی فریاکەوە کەس فریا ناکەوێت خاڵی دووەم ئەوەیە ئێمە هەموو ڕۆژێ 500 هاوڵاتی حزی مەوعید وەرەگە حزی ئەلکترۆنیەیە سەرڕای ئەوەش کۆمەڵێکی کە بەڕێخین ئەوان لەوێ ڕۆژی 50 هاوڵاتی بەڕێخن 50 بۆ 6 هاوڵاتی و سەرڕای ئەوەش ئێمە ژمارەی مۆزەفەکانمان زیاترە ژماری کۆمپیوتەرەکانمان زیاترە ئەوان بە پێچانەوە مۆزەفیان کەمە کۆمپیوتەریان کەمە و ئیمکانیاتیان لە بەردەسانیە مەفروض بوو سەفارەتی عراقی نوێنەری دەوڵەتی عراقیەکە لە وڵاتە ئیمکانیاتی باشی لە بەردەسا بێ لە بینایە لە مۆزەفە لە ئەجیزەیە تا بتوان خزمەتێکی باشیان کەن ینی کێشەکە لای دەوڵەتی عراقیە پێویستە دەوڵەتی عراقی سەر لە نوێ لە بەغداد پیاچوونەوەیشی باش بە دۆسیانە بکات لە دەرەوەی وڵات تاکو بتوانین خزمەتێکی باشتری هاوڵاتیان بکەن باشە کاک سالارەوەی کە ئێوە گەشتوێتەوە ئەمە بەس بە وڵاتیانی کورد بەم شێوەیە یان بۆ عەرەب و نەتەوەکانی تریشکە عێراقین یانی هەموو عینەی کێشەیە لەبەر بۆ نمونە کە ئێوێ حجزی ئەلکترۆنی بکە 3 دقه ئاکرێتەوە ئیتر ئەم 3 دقەی کورد و عەرەب و تورکمان ناناسی لەبەرەوەی لە یەک کاتە 10,000 هاوڵاتی سەیرەکە ئێوێ حجزەکە بکە لەو کاتەیە لە ئیتالیا و لە فەڕەنسا و لە نەمسا و لە نەرویجە و لە هۆڵندا و لە ئەڵمانیا خۆیەوە دەور و دراوسی هەمووی بەڵام فریان ناکەوێت و هەمووی عینەی کێشیانەیە ئەلەوانەیە کوردەکە زیاتر بێ بۆ لەبەرەوەی بۆ نمونە ژمارەی مۆزەفی کورد کەمە بە شێوەیەکی گشتی ئەوە سەبەی هۆکارێکی سەرەکیە و هەروەها ئەوانشی لەوێن هەندێکی ئەگەر کوردی لێنە بێ ئەو برای عەرەب و تورکمانەکانی کە کوردی نەزانن و ناچاریان کەم کوردەکەش لەوانەیە بەشێکی باشی عەرەبی نەزانێ بەڕاستی ئەوان هەمووی کێشن بەڵێ ڕوبەڕوێن بەڕاستیش هاوڵاتی ناچار نییە خۆی فێری زمانێ بکە بەس بۆی لە فەرمانگەیەک مامەڵەکەی ڕایی بکرێت بێگومان زمانی خۆی بۆ یەک معاملە وایە بەڵێ ڕاستە گەڕانەوەی معاملەکانی زۆری پێچێت بۆ نمونە گەڕانەوەی معاملەی جەواز کارتی نیشتیمانی ئەمانە سەرەکی لە وڵاتانە زۆری پێچێ بەڕاستی معانەتەکەیان زۆر قورسە ناڕەحەتیشی زۆرانە ینی ئەگە مقارنەیەکەی بە دائیرەکانی ئێرە ئەڵێ ئەرز و ئاسمانی فەرقیێرە زۆر جیاوازە باشە کاک سەلار تۆ خۆ ئێستا بەڕێوبەری بەڕێوبەرایەتێکی گەورەی کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر مامەڵای وڵاتیان ڕایەکرێ هەستەکەی کێشەکە کێشەیەکی ئیداریە بەڵێ کێشەیەکی ئیداریە مەفروزە لە بەغدادەوە چارەسەرکرێ ئەگەر هاتوو لە بەغدادەوە کێشەکان بەم شێوەیە ئەگەر هاتوو ئەو شوێن سەفارەتانەی کە مۆزەفی زۆرە و ئیشیان کەمە بیخەنە ئەو شوێنانەی وەکو ئەڵمانیا کە ئیشیان زۆرە مۆزەفەکانیان بۆ نەقڵکەن وەزارەتی ناوخۆ جیهازی پێویستیان بۆ دابینکە ئەتەرنێتی باشیان بۆ دانێ ئەو کاتە دەرگای حزی ئەلکترۆنیەکرێتەوە ئەتوانن ڕێژێکی باشتر زۆرتر دا ئەوەنە خەڵ بەڕێخەن و ئاسانتر بتبیانکەن بەو خزمەت گوزاری لەو بوارانەی کە هەیە باشە ئەوەی ئەمڕۆ لەگەڵ ئەو پەرلەمانتارانەی عێراقا دانیشتون ئەمە یەکەم هەوڵتانە کاک سەلار بۆ گەیاندنی کێشەکە بەڵێ ئێمە یەکەم جارە چونکە بەڕاستی ئێمە هەمووی دەوری دەڕۆژێکە کێشەکان ڕوبەڕووی هاتوۆتە مەسەر ماڵپەڕی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی پێشتر بۆ ئێمە نەناردبوو چونکە لە ئەسڵا ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی پەیوەندەکانی دەرەوەیە ئیشی پەرلەمانتارە بەڕێزەکانە ئیشی وەزارەتی داخلی و وەزارەتی خارجی عێراقیە بەڵام کە هات ئێمە دایمە لە کێشەی خەڵکە کۆڕینەوە ئیتر هەر ئێمەش نەبێ هەر بەدەمەوە چین چونکە مەفروزە ئیتر پێکەوە پێکەوە بێ کارە ئینسان مرۆڤایەتەکان و کارە ئینسانەکان پێکەوە ئەنجام دەین بەڵێ ئەگەنا خۆی وەکو سیستەم وەکو فەرمی کێشەی جوازەتی سلێمانی نییە جوازەتی سلێمانی بەش خەڵکی شاری سلێمانیە بەڵام کە لە دەرەوە بینی ئەو هەموو خەڵکە لە کورد و عەرەب و تورکمان هەموو کێشەیانەیە تۆ بەدەیانەوە چیت مشوریانە خۆی ئەوەیە مەوزوعەکە باشە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئاگاداری کێشەیەکی لەو شێوەیە بوون خۆیان ئاگاداری هەبوون کەم زۆرنا هەرێکی چیرۆشیشی بچووک بەڵام کە کۆبوونەوە بەڕێزیان هەموو پێکەوە و ئێمە کێشەکانمان هەموو باس کرد و هەروەها پێشنیاریشمان خستە ڕوو
ئێمە نۆ کێشەمان بۆ باس کردوون نۆ کێشەی جیاواز نۆ پێشنیاریشمان خستۆتە بەردەستی بەڕێزیان و خۆشیان هەر کێشەیەکی بچووکیان لابووە دوایەوەش لەوێ بەڕێزیان بە سوپاسەوە تەبان گویان لێگردینەوە بە سوپاسەوە پەیوەندیان کرد بە سەفارەتەکان و قونسوڵاتەکان لە دەرەوەی وڵات لە سەفیر و قونسوڵاتەکانیش و معانەتی سەفیر و قونسوڵاتەکانیشیان زانی هەمووی کرا بە یەک پاکێت چ ئەوەی ئێرە چ ئەوەی خۆیان چ ئەوەی دەروڵات ئەوانش بەڵێ بۆ نمونە لە لەندەن کێشەی ئەوەیان هەیە سەفارەت کێشەی ئەوەی هەیە ئەڵەیە من مۆزەفم نییە ئیشم بۆ بکە من کۆمپیوتەر دوو کۆمپیوتەری داوە پێم بەتا بەغداد لە فرانکفۆرت ئەڵەیە بۆ نمونە سەرڕای ئەو کێشانێکە هەیە ئەڵێ من دەفتەری جواز نییە بەغا 6 مانگە بۆی نەناردووم دەفتەرەکەی بۆ نەناردووم لە بەرلین و لە فرانکفۆرت لە بەرلین ئەڵێ من خەتی ئینتەرنێتەکەم زۆر زەعیفە کە کلیکەکەم بۆی ڕسمی هاوڵاتەکە بگرم بۆ جوازە بۆ کارتی نیشتیمانی دەجا کلیکەکەم ێڵا ڕسمەکە ئاگرێ دەجا کلیکەکەم ێڵا زانیاری و داتاکە یا بەسمەکە داخلە بێ بۆ ئەوان کێشەیان زۆرە یا ئەڵێ بیناکەم زۆر بچووکە پاشە ئینتەرنێت کاک سالاریانیەوە ئێستا ئینتەرنێتی چی بەکارێنن لێرە بوون ئێمە لێرە کێبڵی فایبەر ئۆپتیکە زۆر خێرایە و زۆر سەریع ئەو زۆر باش باش ئێمە دەزانی لە ئەڵمانیا ژێڵەکان هەر زۆر باش و بە کواڵەتین ینی هێڵێکی ئینتەرنێت ئەوەندە کێشەیە بەڕێوەبەرێک بڵێ بێ وەزارەتی دەرەوە بۆ مامادە بکە یان دابینی بکە نەخێت تەنها ئەوەیە تۆ پارەی زیاتر دەدەی خەتی ئینتەرنێتی باشتر دەسەکەوێ پارە مەدە خەتەکە خراپە ئەوەنەیە ئەویش لەسەر وەزارەتی دەروی عێراقا کە پارەی وەزارەتی ناوخۆ پارەی زیاتر بە بۆ ئەتەرێکی زۆر باشی دەستکەوە بۆی بتوانێت ئیجابە باسی 1000 و 2000 ناکەین باسی ملیۆن مرۆڤەکەین هیوا هەیە ئەوراقی نییە مناڵی بووە هیوا هەیە خەڵکی مردووە هیوا هەیە نەخۆشە هیوا هەیە ئیقامەکەی لەسەر وەستاوە چەندێکە چاوەڕێیە بەڕاستی معانەتەکان زۆر گەورەیە هیوا ئیشی دەست ناکەوێت بۆ نێو کارانەوە هیوایە چەند جادێت و ئەڕوا ئیتر کێشیان زۆرە ئەگەر باسیکەی یعنی بەڕاستی جێی تیاڕامانە و جای وەستانە بۆ مێدیەوەی کێشەکان چارەسەر بکرێ بەرنامەیەندە لێرە کە پێکەوە دانیشتین باز لۆ بکەین کە کێشەکان چارەسەر زۆر بەڕێز ئەمیدی ما فەروەر کاک سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرت پارێزگای سلێمانی سپاس دەکەم.